وەڵام شتی زۆرە بەقاسە لە لای پیاوە کۆنەکان ئەڵێن جارێ لەگەڵ یەکێک لە دەسەڵاتدارەکانە با ناوی کەس نەبین یاری هینەکەن ئەمە کە دامە چییە لەسەر عەرزاییکەن مامۆساقانە ئەو یەکیان پشکل دانێ نازانم ئەمە دوو لە ڕووی جەنابەتان یەکیان بەردانێ وەکو پێڕابواردن بە مامۆسا ئەڵێ قانە ئەو پشکلم بۆ ئەو بەردەم بۆ بخۆ نازانم شتێکە لەو بابەتە ئەوی جارەکەیتر بە پێچوانەوە داڵێ قوربان تۆش ئەوەم بۆ بخۆ جاڵێن کاتی خۆی کە ئاشەوان بووە لە سنووری ناڵپارێزوەمانە ینی ئەمەngە تەرتیباتی کردووە تەنانەت لە ئاشەوانیشە بەرنمەیەکی داناوە ئەمە شوێنی ئاشهارە ئەمە شوێنی بارە ئاشە ئەمە شوێنی میوانەکانە ئەمە شوێنی وڵاق بەستنەوەیە هەر دارە و وەرەقەیەکی پێ هەڵواسیوە کۆمەڵی خەڵک دێن لەوانە و کە شاف و بارە ئاشیان پێوان پێی ڕابێنۆمانە نازانن سەیری وەرەقەکان ناکەن چون لەبن ئەو دارەیە دانیشن کە نووسراوە شوێنی وڵاق کاتێک کە ئەوانە ئاوێ پێڕابێنەوە قوربان توجارە ئێوە شوێنەکە تامی بێزنە بزانن لەکوێ دانیش کە سەیرەکەن لە شوێنی وڵاقەکانە دانیشتون خانە زۆر بەسەر هاتوشی خۆشی هەیە من تەمەنەوە پیاوە بە تەمەنەکان زیاتر ئەزانن ئەو قسانیان لایە شعرانی کە لە کتێبەکانی هەیە هەمووی خوێندەوە بۆ خەڵک هەمووی خەڵکی لێ نەکردن خەڵکی وریا کردەوە کاکە ئەمە زوڵمە ئەوە نابێ ئەوە باوانە بێ ئەستا خۆ باسی چایەکەی کە ئەڵێ کووردە کوڕەکەت کە بێکەوە هەیە ژنەکەت ڕوتە و ئەڵێ داعبایە سوێندت بۆ ئەو خۆم کە خەتای چایە باس ئەو شعرانی ئەوانەی هەموو بۆ خەڵک باسە کرد و شعر و هەم ڕوونکردنەوەی بە خەڵک دایمەوەختە ئیشیەوە بوو بەڵام مامۆساقانە خۆی پیاوێکی تا بڵێ پەروەردەیی بوو وە زۆر خەڵکی هانداوە کە بچنە خوێندن و بچنە مەکتەب و ئەوانە وەکو مامۆسای مەکتەبیش دەوری بینیوە بەڕەسمی لە سێوسێنان لە ناوچەی قەرەداغ مامۆسای مەکتەب بووە لە جعفەران مامۆسای مەکتەب بووە بەڕەسمی کاتی خۆشی لە شۆڕشی مەهاباتە ئەچێ بۆ سەردانی ئەو شۆڕشە و بۆ پیرۆزبایی سەرکەوتنی کۆماری مەهابات لەوێ هەژار ئەیبینێت سیرەکات پیاوێکی هەژارە و ئەگەڕێ بە دوای ئیشا ئەچێ بۆ لای قازی محەممەد بە قازی محەممەد ئەڵێن مامۆستا قانع لێرەیە و زۆر هەژارە ئەویش ئەیکا بە مامۆستا لە گوندێکا لە نزیک بۆکان لەوێکو مامۆستا دەرسەڵێتەوە ساڵی 1960 لە سژنی سلێمانیە بێ و کاتە ئەیگرن لە سلێمانی بەندکراوەکان کۆکاتەوە و وانیان پێڵێ و فێری نووسین و خوێندنیانەکە خۆی وەکو مامۆسا وەکو ئوستازێکی گەورە ڕۆڵی زۆر بووە لەبەر ئەوە ئێمە بۆ خۆتان نەزانن ساڵی 1920 کە شۆڕشەکانی عێراق سەرەگرێ و دەوڵەتی عێراقی دروست ئەبێ قوتابخانە نابێ دوای مەرحەلەی حجرەوە ئەوانە قوتابخانەیەتە ناوچەکە قوتابخانە کە بێ مامۆسا زۆر کەمە بێ ئەوانەی کە مامۆسای ئاینی وەکو مامۆسای قوتابخانە دەورە بین مامۆساقانە ئیژێکێکە لەوانەی کە هەم خۆی ئەچێ و هەم هانی مامۆساکانیش ئەدا کە بچنە بەر چن بۆ قوتابخانەکان وانەکان بە خەڵک بڵێنەوە بەڵام زۆرێک لە مامۆسا ئاینیەکان دژایەتی دەکەن ئەڵێن ئەمە کوفرە ناکرێت قوتابخانە بکرێتەوە بەڵام ئەو جیاوازترە لە خەڵک بیرێکی پێشکەوتن خوازانەی هەیە وهانی خەڵگەدا مناڵەکانیان بنێرن بۆ مەکتەب خۆشی ئەچێ وەکو مامۆسا دەرسەڵێتەوە وهانی هاوڕێکانی شێتا کە بێن لە قوتابخانەکانە ببن بە مامۆسا ئەو هەمیشە لە خەمینەتەوە و نیشتیمان و کۆمەلگا بووە پێی وا بووە نیشتیمان و کۆمەلگا و خەڵک بە خوێندن پێشەکەوی خوێندنی وەکو پایەیەکی بەهێزی نەتەوەی و نیشتیمانی سەیری کردووە ڕاستی زۆرینەی شاعیرەکان بەرهەمیان فەوتاوە بە حکمی ئەوەی کە ژیان لەو کاتا ژیانیان زۆر جێگیر نەبووە زۆر جوڵاون بە تایبەتی مامۆساخانە کە زیاتر جوڵاوە شار و لادەی زۆر کردووە زۆر ڕۆیشتووە حتما شعر و بەرهەمی زۆری لێفەوتاوە بەڵام لە دوای مردنی چەند شعرێک ئەدۆزنەوە کە هی مامۆساخانە بۆ چاپە نوێەکانی دیوانەکە ئیزافەیەکەن و بە تایبەتی لەو بەرهەمەی زایڵەی زرێبارە شتەکانی تری بۆ ئیزافە ئەکەن هەموو کەس شارەزای من بێ کە شێر و شێرەزای کوردم بەدایم گوێ بەراوازی دەلیل و ڕەهنومای کوردم خوانەی کە ئەگەر دەردێ ظهوری کرد لە کوردستان وەکو قۆچ خەلیل الله بە قوربان و فیدای کوردم فیدایی من لە بۆ کوردان خصوصی قەت نەبینراوە بچووکی بەگلەر و شێخ و مەلا و شاه و گەدای کوردم ئەجەل دەستی من و داوێنی تۆ فریاکەوە زوو بێ
بەخۆم و ڕۆحمەوە حازر لە بۆ دەفعی بەڵای کوردم چ باخێ پڕ لە گوڵ هەرگیز نەبینراوە بەبێ بولبول منی سەودا زەدەش وەک بولبولی شاخ و چیای کوردم لە خزمەت با بەجێ مابم بە تەیرێ هەر ئەبەم معلوم کەوا بوو هودهودی شەهری سلێمانی سەبای کوردم لە سوتانە چ بێ باکم کە چۆن پاش مردنم قانع لە چاوی ئەهلی دانشدا وەکو ڕۆح تووتیای کوردم لە چاوی ئەهلی دانشدا وەکو ڕۆح تووتیای کوردم خۆی لە ئەو دنیا شایدی بۆیم کە ئەو منی فێری نوێش کرد ئێمە ئەو کاتە ساڵی 61 بوو فێری نوێژی کردیم ناڵی پچکۆلە بووین ئەو کاتە بوو ئیتر ئەوە نەبووین تازە کە چوینە مەکتەب هەمومانی بەڕیسە بر بۆم سەر حەوزەکە لەوێ فێری هەمووی ئادابەکانی دەستنوێژیە کردین دەستنوێژی پێکردین ئەنجاک و شێخ کامیل ئێساش ماوە یادی بەخێر ئەو ئەبوو بە ئیماممان نوێژی بۆ کردین خۆشی بەلامانەوە وەستا نەوەڵا ئەوە لە ڕووی ئەوە لە ڕووی دینەوە هەتاکو بڵێ متەکامڵ بوو بەڵام وەکو ئەوەی کە خەڵکی بەدڵی خەڵک نەبوو خەڵک ئەوانەی کە لەوێ بوون ئیشیان ئەو دەمە ئیشیان ئەوە بوو ئەگەر مەلا فتوایان بۆ بە هەموو شتێ بۆ ئەوان حەڵاڵە بۆ ئەمانی تر کە فەقیرەکان خزمەتی هینەکان بکەن دەوڵەمەندەکان بکەن ئەوی ژەوەی پێ قبوڵ نەبوو لە ژیانی ئەوەی قبوڵ نەبووە مامۆستا قانع خۆی زۆر گرنگی بە بواری پەروەردە و فێرکردن و خوێندن داوە خەڵکی زۆر هانداوە بۆ ئەو سەردەمە کە بڕاتە قوتابخانەوە بخوێنێ بۆ خۆشی بووە بە مامۆستای قوتابخانەی میری بۆی دەرس بڵێتەوە خەڵک فێری عیلم و زانین و سەنعەت بکە و لە بواری پەروەردەیش کە بڵێن ئەوەی کە گرنگی بە شیعرەکانی درابێت لە مەنهەجە بوونی هەبوو ئەخوێنرا ئێستاش پێم وایە هەر لە مەنهەجی مەکتەب چەند شیعر و ژیاننامە و بەرهەمەکانی هەر ئەخوێنرێت بۆ ئەوەی ئاشنا بێ بە نەوەی تازە ئەو کاتانەی کە وتاری بۆ خەڵک خوێندوەوە ناوە شعرەکانی خۆش و شعری خەڵکی تری هەر وتووە ینی لە ئەسنای وتارا بۆ خەڵک پشتێکی زۆری بە شعر بەستووە بەڵێ شعرەکانی خۆی وتووە شعرەکانی سعدی شیرازی بۆ خەڵک وتووە و خۆشی لە دیوانەکەیە کە شعر ئەنووسێ کە شعر دانێتی هەڵکێشی هەیە لەگەڵ شعری شاعرانی ترا لەگەڵ بەتایبەتی لەگەڵ سعدی شیرازیە پەیوەندی زۆر خۆشە بێ جارێک کەسێک ئەچێ بۆ لای ناوی تاهیرە بێ پێی ئەڵێ مامۆستا قەنەعنامەیەکم بۆ بنووسە بۆ لای مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس چونکە ئەوەشمان لەبیر نەچێ لەگەڵ مامۆستا عەبدولکەریمی مودەڕیسە هاوتەمەنە بن و زۆری ژەکتیان خۆشەوێ ئەویش نامەیەک ئەنووسێ بۆ مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە نامەکە شعرێکی سعدی شیرازی بۆ دەستکاریەکە شعرەکەی سعدی شیرازی ئەوەیە کە ئەڵێ ئەی کەریمی ئەی کەریمێک ئەس خەزانەی غەیب گابر و تەرسا وەزیفە خورداری دوشمن کجا کنی محروم دۆستان کجا کنی محروم تۆ کە بە دوشمن ئین نەزەرداری یعنی مامۆستا قانع ئەم شعرەی سعدی شیرازی دەستکاریەکە سعدی شیرازی باسی ئەوە کاکەڵێ خوای گەورە لە خەزانەی غەیب کافر و مسلمان و هەمی تێرەکە تۆ کە بۆ کافر و غیرە دینی ئەوەنە چاکبی ئەیخوا ئەبێ بۆ مسلمانەکە چۆن چاک نەبی ئەمیش شعرەکە والەیەکە ناوی ئەو کاکتاهیرە ئەخاتە ناو دێڕە شعرەکەەوە ئەڵێ ئەی کەریمێک ئەس خەزانەی عیلم ئەم خەزانەی غەیب ئەکا بە خەزانەی عیلم یعنی مەبەسی مامۆستا عەبدولکەریم مودەڕیس ئەڵێ تۆ لە خەزانەی غەیبە زۆر پێشکەوتویت و زۆر بەتوانایی تۆ بۆ هەموو کەس چاکی بۆ گاورەکان باشی بۆ جوولەکە و بۆ هەموو لایەک باشی ئەم تایرناویژە بکە بە قوتابی خۆت و لە بەغا فێری بکە بۆیە ئەویش وەری ئەگرێ ینی قەزم لەوەیە خەمی تاک بە تاکی خەڵکی هەبووە کە بچێتە مەکتەب بخوێنێ پێش بکەوێت لەو کاتانەشا بەڵێ بەرهەمی شعری هەبە چونکە قانە هەر لە سەردەمی فەقێتیەوە هەستێکی شاعرەتی تیا دروست بووە وەکو باسمان کرد ئەو کاتە کۆڕ و کۆبوونەوە مەجلیسی شەوەکان مامۆستا و فەقێ و کەسەکان دائەنیشتن کۆری شەعر وتنەوەیان خوێن ئەو کاتە شەعریان خوێندەوە بە شەڕە شەعر دروست دەکرا یەکێ نیو بەندیە و دەوەکەی تر بۆی تەواوە کرد قانعش کاتێک کە لەو مەجلیسانەیە دائەنیشێ ئەو هەستەی تیا دروست دەبێ وردە هەستی شاعری تیا دروست دەبێ جاڵێن کاتێک ئاغایەک لە منتیقەی مەریوانە بێ قانع لەوێ نابێ فەقەیەک خۆیەکا بە قانع ئاچێ
ئەچێتە دێکاڵێ مامۆساقانە خۆیەکە بە مامۆساقانە ئەچێ کاتێک کە ئەچێتە دێکەوەوان ڕێزی لێگرن مامۆساقانە ناوێکی هەیەوەمانە و شەوەڵێن هەندێک شاعرمان بۆ خوێنەوە سوتفە بەڕێکەوتی لەو کاتەیە قانە ئەچێتە ئەو شوێنە شەو لەوێ بێچێتە مەجلیسەکە و خەڵقانە ناناسنەوە لەوێ دەمێکە ڕۆژتەوەمانە ئەڵێ ئادەی مامۆساقانە ڕۆکە نەفەقەکە شعرمان بە خوێنە ئەوش کاتێککە شعرە خوێنێتەوە شعرەکان هیچی فری بەسەرەوە نییە و بەم لایە و بەسا مامۆساقانە ئەوانی گویان بۆ کردو دوای قانە ئەڵێ لە کۆتایی نەکاڵێ بامی دوو شعرتان بۆ بخوێنمەوە دوای ئەوان کە شعرەکانە بۆ خوێن دەرەکەوکە ئەو مامۆساقانە دوای فەقەکە تەرێکە بێتەوە داوای لێبوورنی لێ کارەقەی ناکەومان یا لەبەرەوە مامۆساقانە کەسێک بۆ کە لە هەموو شوێنێکا ڕێزی لێ گیراوە بەڵام بەداخەوە ژیانی زۆر ناخۆش بووە هەمیشە بە هەژاری زیاوە لەگەڵەوە شاخێزانێکی زۆری بووە بەڕیشەوە ناچار بووە کە بۆ بژێوی ژیانی کۆمەڵی ئیش جۆرا و جۆر بکات کە بەڕاستی لەگەڵ شان و شەوکەتی ئەوە لەگەڵ پلەپایەکەیە لەگەڵ شاعیرەکەیان نەگونجاوە بەڵام ژیان ناچاری کردو بۆ ئەوەی دەسی نەبا بۆ دەمی نەبا بۆ هیچ دەسێ و سەر نەوی نەکا بۆ هیچ کەسێ بە ناچاری ئەو ئیشانەی کردووە وردەوەڵافرۆشی کردووە باغداری کردووە کرێکاری کردووە قۆڵچێتی کردووە مامۆسایەتی کردووە مەلایەتی کردووە لە زۆربەی بوارەکانە کە ئیشی کردبێ شارەزایی پیا کردووە و گوێی نایەوە بە ژیان بۆ ئەوەی سەر شۆڕ نەکا بۆ کەسانێک کە شایستەش سەرشۆڕکردن و سەرشۆڕکردن نین داوا لێکردن نین بۆیە ویسوێتی بەڕەنجی شانی و بە ئارەقی ناوچوانی خۆی بژ مامۆساقانە لە هەموو وێستگەکانی ژیانە شعری نووسی و شعری هەبووە لە کاتێکە مەلا بووە زۆر جار شعری خۆی تێکەڵی بە ئەو وتارەکان کردووە وە مامۆساقانە بەڕاستی بیرروباوەڕێکی لە ڕووی دینداریەوە بیرروباوەڕێکی سەرف ئاینیانەی هەبووە زۆر تێگەیشتووە بووە لە بواری دینی و لە بواری ئاینە بۆیە حەزی بەو خورافیاتانە نەبووە کە تێکەڵ بە ئاینەکە کراوە تێکەڵ بە دین کراوە حەزی پێی نەبووە بگرە ڕوبەڕووشی بۆتەوە وەکو با بڵێن چاوەزار و مەسلەی نوشتە و جاد و ئەم جۆرەشتانە بۆیە جارێکیان لە لادەیەک پێڵێن دەمبەستی گورگمان بۆ بکە ئەوش هەر بە شێعر ئەنووسێت ئادانە دانە دانە گورگیش سەگی هەردانە بە گاڵۆک و بە گۆچان دەم گورگە بەسین لە حەیوان بۆیە لەسەر ئەمە تووشی کێشە ئەبێت لە ولادیا تووشی ڕەخنە ئەبێت لە ناو شعرەکانیا زۆر ئەو بابەتە بەدی ناکرێت خۆی زۆر حەزی لەبەرەوەی زۆر گرنگی بە نیشتیمان و لایەنە نەتەوایەتەکان ئەوە زۆر نەچوە بەو هەتا لە شعرێکی جا باسەکە ئەڵێ ئەی بە شاعیر لەم زەمانە یعنی هەتا دڵداریەکەیش نەک بڵین هەجووەکە ئەڵێ ئەی بە شاعیر لەم زەمانە یاری زوڵفوشانە بی شاعیر بیکەیتەوە بە کوردی معنای ها خاوەن هۆش و بیر ئەوە نە بەلای نەتەوە و نیشتیمانەکەیان ڕۆیوە زۆر گرنگی بە بوارەکانی تر نەداوە هەرچەنە هەر شعریشی هەبووە چونکە کاتێک کە لاو بووە کە گەنج بووە شعرەکانی جیاوازیان هەیە وەختێک ئەچێتە تەمەنۆ لە بیری سۆسیالیستی تێگا لە بیری فاشیزم و کۆڵۆنیالیزم تێگا ئیتر وردە وردە هەستەکە شعرەکانی پێویستە بکا بە سەنگەرێک کە دژی ئیمپریالیزم و دژی دنیای سەرمایەداری چونکە بۆ خۆتان نەزانن مامۆساقانە دژی دنیای سەرمایەداری ئەوانە بووە بەریتانیەکانیش کە هاتوون هەمیشە لەگەڵ ئەو خەڵکانە بوون کە ویسوانە مۆنۆپۆڵی مەسادیرە اقتصادیەکان بکەن سەرچاوە ئابوووریەکان کۆنتترۆل بکەن بۆ مەسلحەت و بەژەوەندی خۆیان مامۆساقانە لەگەڵ ئەوانە بووە لەگەڵ چینی هەژار و زەحمەتکێشا بووە بۆیە زۆر بەلای ئەوە نەچووە کە شعری هەجوو بنووسێ یا شعری دڵداری بنووسێ زیاتر شعرەکانی نیشتیمانی و نەتەوەی نووسیویژێتی تا ڕادێک بەس ئەوەندە گرنگی پێ ناوە تا بە ناوی ئەو شعرانەوە بتوانین ناسنامەی پێ بدەین ئەتوانین ئەگەر شعرەکانی جا بکەینەوە ناسنامەی نەتەوەی پێ بدەین لە دێک ئەگەر ئاغایەک دەری کردی تا دەکەی ترە ئاغاکەی کە مەگەر ڕقی لەو وایە نەهێژەی و کامادە ئەو دەری کردومیش ناڵم بیت ئەم دێ منیشە
خەڵکی فەقیر بوو نێ ئەزانی شوێن نەبوو دەسەڵات نەبوو توانا نەبوو بڕوا بۆ شوێنێکی تر ئەو چاوکراوەیە نەبوو خوێندەواریش نەبوو مامۆستاخانەی ئەو دەمەی مامۆستاخانە ئیتیاژە بڵێم سەردەمێکی زۆر نالەبار بوو چونکە یەکێک نەبوو بە ئازارەکانی ئەو بزانێ کەسیش نەبوو لای ئەو بێ دەردەدڵێکی لێکە بڵێ کاکە من ئەوێ مێشێ فلان نەخۆشیمە فلان ئازارمە نەبوو خیان و شیعە یان و بەخوا مەلاقانی شێتە کورە مەلاقانی مەلایکی کاکە خوا ناناسێ ئیدی خۆ ئەو کاتێ ئەو چاک خوای ئەناسی ئەوە چوو بۆ قوڵاییەوە خەڵک لەوی تێ لەو تێ ناگەی هەنی وەزعێکی زۆر ناخۆشی هەبووە ئەو کاتانە ئیتر بۆیە کە هەر لە ئەم دێ بۆ ئەو دێ هەمووی لەسەر ئەوە بوو کە ناحەقی قبوڵ نەکردەوە لە کەرتی پەروەردە بەداخەوە تا ئێستا لە کاتی خۆی لە پێش ڕاپەڕین و لە سەردەمی ڕژەما کە تازە لە شەستەکان و هەفتاکانە بەڕاستی بایەخ زۆر ئەدرا بە شعری شاعیرە کۆنەکان بەڕاستی قانع و زێوەر و ئەم دڵدار و ئەمانە لە قوتابخانەکاندا ئەمانە ئەخوێنرا قوتابی پێگۆژەکرا بە هەستی نەتەوایەتی هەستی نیشتیمانی بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین وردە ئەو شاعیرە کۆنانە فەرهەمۆش کراون تەنانەت بەرنامە و پرۆگرامی خوێندنیش گۆڕانی بەسەرا هاتووە بۆیە کەمتر بایەخەدەن بە شاعری شاعیرە کۆنەکان بەڕاستی قانع یەکێک بۆ لەو شاعیرانی کە بووە بە ڕێژکەیەکی ئەدەبی لە ئەدەب و فۆلکلۆری کوردیدا کە ئێستا بووەتە سەروەتێکی دەوڵەمەنگ بۆ ڕۆشنبیری کوردی و بۆ میلەتی کورد بۆ نەتەوەی کرۆیەک بۆ بە ناسنامەی پێنجوێن و منتیقەی شلێر و شارە زۆر بەڕاستی کوردیش بەتایبەتی. مامۆستاخانە لە 6/5/1965 بەهۆی نەخۆشی تەنگە نەفەسیوە لە ناوچەی شلێر وەفا دەکا گۆڕەکەی ئێساکەیش هەر لە گوندی لەنگەدێیە لە قەبرستانێکی بچووکە پێڵێن قەبرستانی شێخ عەبدوڕەحمان کاتی خۆی لە ساڵی 1960 بە دواوە ئەگیرێ بەهۆی ئەو گرتنەوە لەگەڵ ویای کوڕی هایبەن بۆ تاران لەوێ سژنەکرێت لە سژنی قاجاری کە لەوێ سژنەکرێ ئیتر ئەوەیتر نەخۆشیەکە لی پیزەکان نەخۆشی هەر لە ئەسڵا کە لە دایکە بێ بە مناڵی نەخۆشی تەنگە نەفەسی لەگەڵ هەیە ئەم تەنگە نەفەسیە وردە لەگەڵ یادی هەتا ساڵی 1965 ئیتر لە سجنا ئەبێ و لەوێ تووشی ئازیەت و دەدی سەریە بێ ئەو نەخۆشیە بێتە هۆی مردنی لە سجنی ژار شارێکی وتوواڵی ئاخرین ماڵی ژیانم کونجی بەندیخانەیە ئەم کە لە بچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە لەوێش باس ئەوە کە ئەڵێ من لەم سجنا بیری ئازادیم فراوانتر ئەبێ پڕ بەسەر ئەو دوژمنەی بڕای بە بەندیخانەیە تا ئەو نەفەسەیش مامۆستاخانە هەر لەگەڵ شێعرا بێ لەگەڵ ئازادیا بێ لەگەڵ نیشتیمانیا بێ ئێتر دوایەوە لە گۆڕستانی شێخ عەبدوڕەحمان لە گوندی لەنگەدێ بە خاکی ئەسپێرن. بە شێعرەکانی هەمە جۆر بوون یەکێک لەوانە شێعری هەجووی هەبووە بە تایبەتی لەسەر ئەو نیزامە دەربگایەتی و فیوداڵی کە ئەو کاتە باو بۆ خەڵکیان چەوسانۆتەوە مامۆستاخانە بە شێوەی هەجوو ڕوبەڕووی ئەم ڕژێمە بۆتەوە و لەگەڵ شاعیرانی تریش بۆ نمونە مەدهۆشی شاعیر کاتێکە شعرێکی هەجوو بۆ مامۆستاخانە ئەنێرێت ئەنووسێت هەرچەند شعرەکەی مامۆستا مەدهۆش وەسفی قانعی زیاتر تایە تا هەجوو بەڵام مامۆستا قانعی بە شێوەی هەجوو هەم دیسان جوابی ئەداتەوە. خۆی وردە شعر و ئەدەبی کوردی بە قۆناغەکانە لە شعری کلاسیکیەوە بۆ شعری ریالیزمی وردەوە گۆڕانکاری بەسەرهاتوە ئێستا بەڕاستی شعری حڕ هاتووەتە ئاراوە شاعیرەکان کەمتر بایەخیان داوە بە تایبەتی شاعیرە گەنجەکان کەمتر بایەخیان بە شعری شاعیرە کۆنەکان بەڕاستی ئەو شاعیرە کۆنانە و ئەو بەرهەمانەی ئەو ئیلهامانی کە ئەو کاتە بۆ ئەوان هاتووە دەیان و سەدان ساڵی تریش شاعیرانی ئێستا ناگەن بەوە چونکە ئەوەی کە مەحوی وتوێتی ئەوەی کە مەولەوی وتوێتی ئەوەی کە قانع وتوێتی ئەوەی کە مفتی پێنجوێنی لەو کاتە ئەو هەستیان بۆ ئەوەی کەنالی ئەو شعرانیان بۆ هاتووە ئەو وشە سازیان کردووە ئەو جوان ڕێژیان داڕشتووە ئەو شێوە ئەدەبی و فراوانیان داڕشتووە بەڕاستی ئێستا شاعیرانی ئێستا نەگەیشتونەتە ئاسی ئەوان لە ڕووی ئەو شێوازە جوانە لە وشەی کوردی شێواز جوانی قانە جگە لە زمانی کوردی بە زمانی فارسیش
شاری نووسیەوە هەندێک جاریش شاری عەرەبیش تێکەڵ بە شارەکانی کردووە زمانی عەرەبیشی زانیوە لەبەرەوە چۆن نالیەڵێ فارس و ڕۆم و عەرەب هەرسێن بە دەفتەر کردووە نالی خاوەنی سێ مڵکە ئەمڕۆ دیوانی هەیە قانع یەکێک بە لەوانەی کە بە زمانی کوردی بە زمانی فارسی جارجاریش بە زمانی عەرەبی شاری نووسیوە و بەرهەمی بووە. ئەو شێوازەیە کە مامۆستا قانع شێری پێنووسیوە زیاتر شێوازی کلاسیک بووە لەسەر شێوازی کلاسیک بەڵام ئێستا ئەوەی کە زۆر باوە زیاتر شێوازی حڕە شعری سربەستە لەگەڵ شعری کێشی پەنجە و شعری هایکۆش ئێستا دروست بووە کەمانە هیچیان لە ڕووی شکلی شعریەوە ناچێتەوە سەر ئەوەی کە مامۆستا قانع پێی نووسیوە بەڵام وەکو شێوازی نووسینی بابەتی کۆمەڵایەتی و بابەتی ئاینی یاخود بابەتی سیاسی یان نیشتیمان پەروەری وەکو فکر وەکو ناوەڕۆک هەندێک لە شاعیرەکان ئەچنەوە سەر مامۆستا قانع ئەو ڕێژکەیان گرتووە. مامۆستا قانع بەهۆی هەڵوێستە سیاسیەکانیەوە بەهۆی ئەو بیر و بۆچوون و فکرانەوە کە هەی بووە زۆر جار تووشی گرتن بووە تووشی زیندانیکردن بووە جارێک لە سلێمانی زیندان ئەکرێت پێم وایە ساڵی 1962 ئەبێت و لە 63 کاتێک کە ماڵی ئەباتەوە بۆ چەمی شلێر لەوێ لە لادەیەکدا ئەنیشێ ئەو کاتە وەزعێک دروزە بێ هەموو لادیەکان ڕەو ئەکەنە ئەو دیوی سنوور مامۆستا قانعیش ئەچێتە ئەو دیوە لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ وریایی کوڕی تووشی گرتن ئەبن لەو دیوە ئەیان بن بۆ زیندانی قاجار بۆ تاران لەوێ ماوەیەک سجن ئەبێت و شعرە بە ناوبانگەکەشی ئەوەی کە ناوی لە بەندیخانەوە هەر لەو زیندانە نووسیوە لەوێ لە زیندان وەزعی خراپ ئەبێت وەزێک وەزعی بڵین تەنگە نەفەسیەکە ئەو نەخۆشی ڕەبووەیە کە هەی بووە زیاتر بەگیری هێنێت وای قورس ئەبێ لەسەری بۆیە کاتێک کە لەوێ بەری ئەدەن و دێتەوە نەخۆشەکە زیاتر بۆی هینە بێت بۆ قورس ئەبێ کاتێک دێتەوە لە لەنگەدێدا ئانیشێت بۆیە هەر لە لەنگەدێ لە ساڵی 1965 گیان ئەسپێرێت و هەر لەوێ لە گۆڕستانەکەی لەنگەدێ ئەینێژن. هۆکاری ئەوە ئەو کاتە ئاینی ئیسلام بووە قورئان کە زمانەکەی عەرەبیە ئەو کاتە لە مەلاو حوجرەکانە زیاتر بە شێوازی عەرەبی کوتراوە فقه عەرەبی بووە قورئانەکە عەرەبی بووە زمانەکە عەرەبی بووە لەبەرەوە بە حکمی واقعەکە وای کردووە کە زمانی عەرەبی تێکەڵاو بە زمانی کوردی و بە زمانی فارسیش ببێ تەمانچەکە سێری زمانی فارسیش بکەی ئەگەر جوملەیەک بهێنیتەوە لەگەر دەوشە بێ لەم دەوشە تقریبان حەوشەی عەرەبی و کوردی تێکەڵاو بە زمانی فارسی بووە ئەمە ناچاری والێکە هەندێک جار ئەمە وەستایەتیە ینی هونەریشە کە تۆ بتوانی خۆت لەگەڵ زمانەکانی ترا بگونجێنی هەندێک وشە هەیە بەڕاستی ئەگەر بیگۆڕیتە سەر زمانەکەی تر ڕەنگە ئەو مەفهومەیان ئەو شێوازە جوانە ئەو ئیقاعە نەیا بەدەستەوە لەبەرەوە ئەو کاتە بە ناچاری لەبەر ئەوە کە زمانی قورئان زمانی عەرەبی بووە خوێندن لە حوجرە و فەقێکانە بە زمانی عەرەبی بووە و دەرسەکان هەمووی عەرەبی بوون ئیتر لەبەر ئەوەش کاریگەری هەبووە لەسەر شاعیرەکان لەسەر نووسەرەکان بۆیە وشێ و کەلیماتی عەرەبیان زۆر بەکارهێناوە. وڵای ئەوانەی خۆ نەک لە ئێران لە زۆر شوێنی تریش ئەو هینانی لێ بەسەر هاتووە عەزیەت و هینی چەندە بەڵام ئەو زۆر لەوانە گەورەتر بوو پێم وانییە ئەوانە بێت کە ئەو زۆر لە زڕێ زنجیرەکانی هەوان تونگتر بوو عەزمی ئەوە بە قۆد و باوەڕ ناکەم ئەوانە تەسیری لە مامۆستا قانع کرد بێ بەڵامی تر هەر خۆتەمەن و ژیانیش تر بەدەست خوایە لەواناینا ئەو زۆر ماش ئەوەندە بە قۆت بووە قەت عەزمی ئەوە نەبووە دابەزێ بڵێن شتێک بێت.
قانعی شاعیر جارێکیان ڕێیەکەوێتە گوندی دۆڵاش و لە ماڵی سمایلاغا کە ئاغای ئەو گوندا بێت لا ئەدات شەوە مێنێتەوە و لە دیوەخان دانیشتن و گوێبیستی دوو کەسە بێت کە بەیەکەوە گفتوگۆکەن. ئەم دوو کەسە یەکێکیان دەوڵەمەندێکی زۆر ڕەزیل و پیسکە و یەکێکیشیان هەژارێکی دڵکراوە بێت. گوێی لیانە گفتوگۆکەن کە بۆ سبەینێ ئەچنە دەشت و خەریکی دەغڵودانە بن و ئەو دانەوێڵە و کاری کە کردویانە ئەیدورنەوە. قانعیش یەتە سەرباری ئەوەی کە حەزەکە ئەو جەوە ببینێ و بزانێ ئەو شێوازی جەوە چۆنە و چۆن دروێنە ئەکرێ. پێیانەڵێ ئەگەر ڕوخسەتە بێ سبێنێ منیش ژێم لەگەڵتان. ئەوانیش بە دڵکراوەییەوە و میوانێکە و ڕێزی لێگرن و پێیان خۆشە و قانعێکی شاعیرە و حەزەکەن کە لەگەڵیان نابێ و ئەڵێ بە شانازیەوە لەگەڵمان وەرە. بۆ بەیانە لەگەڵیانە ڕوا کە سەیرەکات یەکێکیان کە دەوڵەمەندە ڕەزی لە پیسکەکەیە دەغڵودانێکی جوان و پڕناز و نیعمەتی بۆ بەرهەم هاتووە و کە هەژارەکەش زەویەکەی ڕێک بە تەنیشت دەوڵەمەندەکەوەیە هەمووی گەنە تێیاوە و گەنمێکی بۆ بەرهەم هاتووە کە هیچ سوودێکی لێ وەرناگرێت. ئالم کاتەیە قانع بە تەواضوعێکەوە ڕووەکاتە ئاسمان و بە دڵگەرمیەکەوە نازانێت چی بڵێت. ڕووەکاتە ئاسمان و ئەڵێ بە یەکێ ئەدەی زۆر ناز و نیعمەت یەکێک ئەخەیتە ژێرباری مەینەت بە یەکێ ئەدەی عەقڵی ئەفلاتون یەکێک ئەکەی بە وارسی مەجنون قسەیەک هەیە لە کۆن و باوە کوێر هەتا ئەمرێ بە تەبای چاوە بۆچی نەڕوخێ دەور و دووکارت بۆچی تێک نەچێ پاک بیابانت کە ئەیی بە سەگ ئێسقان بە بارگیر پیر ئەیی بە جوان جوان ئەیی بە پیر ساڵێ وشکە دێن بە بەراوەکەی ساڵێ باش فەلاحنان بەڕاوەکەی مامۆستاکانە دوای ئەوەی کە لە زیندانی قەژەر لە تاران سجنەکرێ ماوەیەک لەوێ ئەمێنێتەوە دوای ئازادکردنی بە ناچاری ئەگەڕێتەوە ناوچەی شلێر ئەم جارە بۆ کۆتا جار لە گوندی لەنگەدێ کە ئەو کاتەم مڵکی ئەحمەی مینەڕەخێڵی جەماعەتی میرزاسابیر باوکی ئەوانە بێت لەوێ نیشتەجێ ئەبێت لە گوندی لەنگەدێ بەداخەوە وەکو پێشتر باسم کرد ئەم پیاوە لە سەردەمی لاویەوە نەخۆشی تەنگە نەفەسی واتە نەخۆشی دڵی لەگەڵە بێ کاتێکی کە لە زیندانی قەجەرە بێ نەخۆشیەکەی پەرە ئەسێنێ و لەبەرەوە دکتۆر و چارەسەری نابێ و شوێنەکەیشی هەوا و ئۆکسسیجینی کەمە بێ نەخۆشیەکەی پەرە ئەسەندێ کاتێک کە لە زیندان ئازادەگرێ ناچار دێتەوە گوندی لەنگەدێ و لەوێ نیشتەجێ ئەبێ بەداخەوە نەخۆشیەکەی لێ پیسەکا و تا لە حوتی 1965 بۆ یەکجاری ماڵاوایی لە ژیانەکات و لە لەنگەدێ لە گۆرستانی لەنگەدێ بە خاگەش فێرێ وەکو ئاردیشم کردی لەسەر وەسێتی کردبوو کە لەسەر گۆڕەکەی بنووسێ نەبوو ڕۆژێ لە کوردستان سەرۆکێ یا خوخەم خوارێ ئەبێ بۆچی کوردان هەمیشە بۆ ئەبێ کوردان بەڵاو ناسۆری لێبارێ ئەگەر مردم لەسەر قەبرم بنووسن تو خوا یاران شەهیدی عەشقی میلەت بوون شەهیدی عەشقی میلەت بوو کەچی نەیدی پەلامارێ ئەمە لەسەر گۆڕەکەی نووسراوە من سەردانی گۆڕەکەیم کردووە بەداخەوە بە بێنازی سەری نایەوە ئەم شاعیرە لە کاتی ژیانە وەکو پێویست نەژیا وەکو پێویست ڕێزی لێ نەگیرا بەڵام ئێستا ئەمجار دەرەکەوێت کە قانە شاعیرێکی مەزن بۆ شاعیرێک بووە کە بەڕاستی چۆنەڵێ قانەم ئەسپی خەیاڵم تاوەتە مستەری ئەسعارەکانم قەرنێتر سەرگەرمە بێ ئێستا ئەمجار خەڵک سوو بەهای ئەو شاعیرە مەزنە ئەزانن و ڕێزی بۆدانن بەڵام بریا ئەو ڕێزەی کە لە کاتی مردنا بۆ شاعیرەکانمان بۆ کەسایەتەکانمان دانین لە کاتی ژیانیاندا بایەخیان پێ بدەین بۆ ئەوەی بەو شێوازە نەژین ژیانێکی شایستە بژین بەڕاستی قانە ئەگەر لە ناو کوردان نەبووە لە ناو وڵاتانی ئەوروپا ناو وڵاتێکی تر بووایە ئێستا نەک پەیکەری زیوین پەیکەری برۆنزیان بۆ دانا بەڵکو
پەیکەری ئاڵتونیان بۆ داناو و ناوی ئەچووە کتێبی گینسەوە لەبەر ئەو هەموو بەرهەمە جوان و چاکەی لە هەموو بوارەکانە ئەسپی خۆی تاوداوە و لە هەموو بوارەکانی شاپێشەن بووە. ئەی جارێکیان لە بناوستا بێ پیاوێکی لێ دەرەحسێن پرچی زۆر چڵکن و ئەسپیتیا بۆ ئەوانە ئیتر حەچیەکی لەگەڵا ئەڵێ خۆ دەوری نابێ ڕۆژێکیان ناو تووتنەکانە تووتنەکەن لە بەردەیە تووتن و پیاز و شتیوە ئەڵێ دەرەحسێن مردی خوا بە وەرە سرم بۆ بتاشە گوێزانێکە با لەگەڵ خۆیان ئەڵێ وەرە سرم بۆ بتاشە و ئەڵێ بۆ سەر بۆ بتاشم ئەڵێ بۆ خوایە ئەوەتە خۆ منیش پرچم هێشتۆ و ئەمان و بەڵام میسێک کە سەی دەکەم قژم هاتووە ئەوانە و بۆم بەخێو ناکرێ و ترسم شێخ لێم بڕەنجێ و ئەمانە و چونکە پرچم بۆ بەخێو ناکرێ چڵکە نەبێ ئەوانە و دەرەحسێن نایتاشێ پرچی خۆی هەرچی لەگەڵ یەت و ئەیهین هیچ دەوری نابێ لەگەڵیا ئیتر جا دوایی ئەم بەرنامەی تری بۆ دانێ لە دەرەحسێن تۆ پرچی من بتاشە پیاوی چاک بە من بە مۆقەبی شێخ نەپەمووانە لە پرچم ئاوا هایی و حاڵم خراپە و بۆم تاشە و ئەڵێ آخر بۆ ڕێکاکە کە پرچ ئەسپەی تێچوو ئەوە هەر شێخە لێ ئەڕەنجی و من جار باشیش نی و پاک و تەمیز نیە ئەومانە عەلا کولین قانیعیەکە سەری بۆ بتاشێ ئەوانە دوایە لێ دەی باش جا خۆ گەروا بێ ئەبێ تۆش بۆ منی بتاشی دەوەخوا پرچی منی ژەڵێ وەڵا خۆ دەرەحسێنی تۆش تایەتی دانهدانە ئیتێڵا بەو شێوەیە پرچی دەرەحسێنی جەتاشە دوایی بۆ موسەکی بۆ لێ ڕازی بێت لەو ڕکینە لەو ناڕەحەتی ڕزگاریەکە مامۆستاخانە زۆر کەس حەزی کردووەکو مامۆستاخانە دەربکەوێ مامۆستاخانە هەر ئەو کاتەی خۆی هەرچەنە ئیعلام و بەم جۆرە با بڵێن سۆشیال میدیا نەبووە تەنها لە ڕێگەی شیعرەکانی و لە ڕێگەی گەڕان بەناو خەڵکو و ئەو دیوەخان و شەوشوێنی شەوچەرانەی کە ڕۆیشتووە شعری تیا خوێندوێتەوە ناسراوە یاخود بۆ ڕۆژنامەکان کە شعری نردووە لەو ڕێگەوە زیاتر ناسراوە بۆیە ڕۆژێکیان ئەچێتە لادەیەکەوە گوندی سادەوە کە ئەچێتە لای مزگەوتەکە تەماشاکە کەسی لێ نییە ئەپرسێەوە خەڵکە لەکوێ کەس بۆ دیار نییە لە جواب وڵا قانعی شاعیر هاتووە لە ماڵی ئاغا فڵان کەسە دانیشتون خەریکی شێعر خوێندنەوەی لە دیوەخانە خەڵک هەموو شووە بۆ ئەوەی گوێ لێ ئەگرن ئەمیش با بڵێن شۆگە بێ هاوای من قانع یان چی قانع هاتووە بۆیە ئەڕوات کە ڕوا بۆ دیوەخان تەماشاکەوە پیاوێک لەسەرەوە دانیشتووە و ئەمە قانع و قانع ساختەکە با بڵێن شێعر ئەڵێ بۆیە کاتی مامۆستاخانە ئەچێتە دەرگاکە ئەم پیاوە کە ئەیبینێت ئەیناسێتەوە کە ئەمە مامۆستاخانەیە بۆ ئەوەی لە ڕوو دانەمێنێ ئەچێت مەرحەبایەکە مامۆستاخانە بەخێر بێت و دانیشە و ئەمیش قانعی ڕاستەقینەکە لە تەریش خۆیان دائەنێت ئەڵێ ئەمە تەلەبەم بووە بە مامۆستاخانەی ڕاستەقینە ئەڵێ تەلەبەم بۆ کاتی خۆی دەرسم پێوتەوە ئەویش ئەڵێ ئەمە مامۆستام بووە کاتی خۆی دەرسی پێوتەوە بۆیە کاتێک کە شێعرە خوێنێتەوە زۆرجا هەڵە ئەکات لە کاتی شێعرەکانە مامۆستاخانەی ڕاستەقینە پێ ئەڵێت مامۆستا ئەو شێعرانە کاتی خۆی تۆ بە من دووتووە من لە بیر ماوە با من بڵێم بۆی ڕێگەکات و بۆی ڕاز دەکاتەوە بۆیە کاتێک کە هەڵەسم بڕۆن ئاغای گوندەکە ئەسپێکیان بۆ ئەگرێ کە بۆی مامۆستاخانەی ساختە بۆ پێی بڕوات ئەڵێ مامۆستاخانە فەرمو سەرکەوە بۆ قانع گیراوە ئەم ئەسپە ئیتر ئەڵێ دەبا ئەسپەکە بنێنەوە خۆمان بە پیاسە بە دەمەتەقەیە ڕۆین وەڵاهی نەخۆشینێکی تەنگە نەفەسی و هینی لەگەڵا بوو هەر لە وەکو نەخۆشی سنگی وە ئەزانم هەبوو پێم وایە نەخۆشینەکەی بەهۆی ئەوە بوو ئەرەوەڵا هەر بۆ هۆکارێژ مردو لە دەی لەنگە دێرەوەڵا